ڕۆژنیە ڤیددیۆی ناخەژێن لە بۆ ئێمە نێتن کە چۆن ئەو دایکانەی دایکە سەگ بێچوەکانیان نەبردرێ 2 مانگ 3 مانگ دایانبان تەنانەت دوێنە شەو ئەوە هاتی ئێستا من دادەنێم لە تانجەڕۆ کە لە دەرەوەی شارە ئەوەندە بێشەرەفن گروپەکەن کە سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکەن لە بەلەدیە ئەڵێن لەیلە گوتیتیە و ئایدی ئاکۆیە بەڵام من دێمە سەر لەیلەش لەیلە فەزاعەتی ناو بەلەدیەتانەوە بڵاو دەکەمەوە کە چۆن زەوی وزاری پاڤل دەباتن داگیر دەکات مەسوولەکان ئەتوو لە بەرامبەر ئەوە قەتع زەوی سلێمانی 15 قەتعی بە حکومی دەدەن ئاکۆ ئەتوو دز بووی دز حاکم کەمال 5 مانگ ئەتووی لە سخستە ژۆرێ ئەتوو ئەنگو هەندێنە لە ژۆرێ بن نەک ئەوە سامان لار کەسێکی تۆ کارمەندێک بووی بەر لەوەی بەسای ئەو سەگان ئێستا سەیارەت هەیە پاسەوانت هەیە خۆت لێ بوویتە ئەوە کوڕێکشکەشان هەیە ناوی سیروانەکە ئەوە وێنەکان لێرەدا دەنینوە ئەوەی دوو منداڵی خۆی بردرا ژنی شکایەتی لێکردی هاتیە بە ناو تووڕەی خۆیان ئەوانە بێغیرەتی خۆیان بێکەرامەتی خۆیان لەسەر ئەو سەگە و بێسوانە تۆ ئەوە دەکەن بە ناوی ئەوەی چییە وەڵا سەک لە ناو شاری سلێمانیەوە دەکەن ئەچن لە دەرەوەی شار ئەو ورچەی ئەوەی ورچەی کاکە دیاری بڕوا بکەم بردوبیان بە هەڕەشە فڕیاندا بەوە لە دەرەوەی شار لە دەرەوەی شار دوێنێ لە تانجەڕۆ چوونە دوو دایک هەشتۆ فەرخەیان بردیە لە تانجەڕۆیە هەمووتان دەزانن لە ژیانم 1 ساڵ زیاتر لەبەر ئەوانە دەپارڕێمەوە لە نەرم بوومە لە بەرامبەر سامان لە بەرامبەر ئاکۆ لە بەرامبەر ئەو سیروانش هەفتەکەی تر قسەم کردێ چاوی من نەرم بن ئێوە باوکن ئێوە خۆتان پێ موسڵمانە خۆتان پێ ئینسانە هەموو ڕۆژە ڤیددیۆیەک هەڕەشەم لێکردن لێتان دەدەم کورە ئابڕووتان دەبەم وعد بینیە مەلەفتان دەبینم وعد بی ئەزان بۆ هاوڕێیان کاکە ئەو کەلتورە قێزەوەنا کە تو دایک لە ئەوە دەکەی نیشانەوێت تۆ جانەوەری لە ناخدا تۆ هەستت نییە هەستت نییە ئەزانن لە ئەوروپا فاشیزم ئێستا بەچ دەگوترێ بە هەموو ئەو سیستەم و خەڵکانەی کە ینی ڕێز لە خاوەن پێداویستی تایبەت ناگرن و ئازاری ئاژەڵان دەدەن سیستەمەکە وای گۆڕایە تۆ بە چه فەرقت هەیە لە نێوان جانەوەرێک کورە جانەوەر پڵنگ شێر باس هەر هەتا زجی تێدەبی دوای ئەوە دەست لە هیچ نادا ئەوە ئینسانە دەچیتن هەرچی بێتە پێش هەلۆ زەوق دەیکوژی ئازاری دەدا هەلۆ نیشانە شوێنی دەیان ئەوە کرایە کەر سەگ پشیلەک هەرچی ئاژەڵ هەیە ئینسان دەیداتە بەرێ ئەو بێشەرەفیە بە ناوی سەگ کۆکردنەوە بزانە چ فەزاعەتە ئەوە بووە کورە شەرمەزارن ئاکۆ سامانی شەڵتەر ئەوەش کە ژن و 2 منداڵیان لێ بردیە لە دەستی ئەوە بوون ئەوانە کە ببوون لە بڕی ئەوەی نمونەیەکی میهرەبانی پیشامدەن لە بڕی ئەوەی جوانیەک فرێدە لە ناو کۆمەلگا لە بڕی ئەوەی سەگ لە ئەوروپا بە 10 ملیۆن سەگ هەیە ئازاری ئینسان نادا لە هەولێر لەو شەڵتەرەی چەند 3000 سەگ کەسێک بە تاقتەنێن دەستە ناویە سەگ بوونەوەرەی خوددایە دروست بووە باشە ئینسانە نازانی مام دەبڕۆ کەمێک خۆراکی بدێ کورە و ئینسانیەتان بەو گەرمای 1 تۆز ئاوی بدەنێ خۆراکی بە چ بژی ئینسان ئەگە خۆراکی نەدرێتە چی دەگا دزی لە برای خۆی دەکەن لە ماڵ و منداڵی خۆی دەکا دەکوژیتن یعنی هەر 1 جملە دەزان پڕمان دەداتێ بیبە لە 2000 دیناری دەیان چیرۆک و ناخەژێن دەمەکە من ئەو بڕوان پێ بکە ئەو قوبات تاڵەوان لە ژیانم تەکلیفم لە هیچ شتێک نەکردی بەس هجوم کردینە سەریان پێرە هەفتەکەی تر پێم قوبات تۆ ئاژەڵ دۆستی بەخۆ بە پاڤلی وایە لە بەریتانیا ئێستا سەجی هەیە و لە بەریتانیا پشیریانم کاچ خۆم ئاوڕێک لەوە بگە وتی ئەزانم شەڵتەرەکە بەس چ دەکەی قوبات چ دەکەی 3 ساڵە بە هەزاران سەجیان هەموو ڕۆژە 15-20 سەگ دەگرن بە بێچەوە بڕۆ ئەگە 500 سەجی تێدا بێ هەمویان لەناو دەبن ئەو بێ شەرەفیەی ڕاگرن بڕوا بکە لە پاڤل تاڵەبانیەوە یعنی زۆر تووڕەم لەسەر ئەو مەسەلەیە وعد بی سەڵ لە هیچتان نەکەمەوە ئەزانن بۆ لە هەولێریش هەندە شت کراوە بەس کاکە بەجددی من هەم بە دواتچوون دەکەم لە هەولێرش هەیە خەڵکەکە بەگشتی هوشیاری کۆمەڵایەتی کەمە
بە شەڵتەرەکەی هەولێر قیاسم بە سلێمانی باشترە بە زێوێندن نییە دۆزەخێکیان دروست کردی ئامادە نین من نازانم هەمووتان دەڵێ کورە بابەوە ئینسان لە برسان دەمرێ کاکە لەبەر ئەوەی ئاژەڵ دۆست نین هەموو ئەو سیستەمانی ئاژەڵ دۆستن مرۆڤ دۆست یعنی تەکنیکەی یەکن کۆمەڵک جانەوەر پەیدا بوونە بەس بیردە خۆیان دەکەنەوە وعدبی لەیلە سەڵ لەو دزی و گەندەڵیانە و حتا هەر مەسەلەیەک بە ئەخلاقیش بێتن ئەمن لەسەرت بڵاوکەمەوە کە ئەمن دەستم نەبردیە ئەو ئەزیەتەی ئەو هەموو دایک و سەگا بێچوانە نەکەن ڕۆژانە نەنێرن چەند جارە پێتانم گوتێ بەدەنگ سوێنتان خواردی کە ئێمە ئەنگۆشتی وان ناکەن کەتی بەردەوام دێت باشە ئەمە ڕۆژانی داهاتوو لە دەستمانە یاکە بۆ زانیاری هەموو لایەک من ئەم دایکە هەموو ڕۆژە خواردنم بۆ برد بەچکەکانیان بردووە دایکەکەیان بەجێهێشتووە دوو دانن ئەمە هێشیشانە بەچکەکانێ برۆ برادەرەی لە بەیانەوە قروسکێنێ ئەستا چون بۆ لایەوی تر ئەمەشە ویتریانە ئەمی چوار پێنج بەچکەی هەبووە چون بەچکەکانیان بردووە دایکەکەیان بەجێهێشتووە جا ئەم دوو دایکە بەچکەکانیان تێکەڵە دایمە بەیەکەون زۆر فەقیریشنەوە نەبێ بڵێ بەلاماری کەس بەنەمە دەرەوەی شاریشە بۆی کە بزانن کە ئیشەکانی ئەمانە ئاوایە بەچکە بن دایک نابن دایکە بن بەچکە نابن من بە تاوانێکی گەورەیە زانم بۆی خەڵک کە بزانێت کە ئەمانە ئیشەکانیان چۆنە ئەو تاوانی چییە تۆ بەچکەکانی بەری لە بەیانەوە قروسکێنە دوو دانن هەردووچیان هاواریان لێ بەرز بۆتەوە هەرە قروسکێنە